ئەوە مارانەی کە سەبارەت بە ڕێژەی بێکاری لە عێراق و هەروەها کۆمەڵێک پرسی دیکەی پەیوەندیدار بە نەبوونی خۆراک و ئەو خەڵکانی کە پێویستیان بە خۆراک هەیە لە عێراقدا ئامارێکی زۆر شۆکێنەرن کە تا ئێستا بڵاو کراونەتەوە. من لەگەڵ میوانەکەم لەسەر هۆکارەکان و هاوکات ئامارە نوێیەکان لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز عەبدوڵ زەهرە هەنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز هەنداوی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامارێک بڵاو کراوەتەوە سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری هاوکات کۆمەڵێک پرسی مەترسیداری دیکە لەنێو کۆمەلگەی عێراقیدا. ئەم ئامارانە بە چ شێوازێک تۆلێن کراون و بۆچی عێراق لەم ڕیز بەندە مەترسیدارەدایە؟ شكرا جزيلا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. سڵاو لە بەڕێستان و بینەرانی کوردستان 24 لە هەر شوێنێک بن من بغداد. حقيقة ابتداء أقول أولا بەر لە هەموو شتێک من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئێمە هیچ ژمارەیەکی نوێمان سەبارەت بە ڕێژەی هەژاری لە عێراقدا نەگەیاندووە. تاکو ئێستاش پشت بە ژمارە کۆنەکان دەبەستینەوەی لە ڕووپێوە کۆنەکاندا دەرکەوتون و ئێستاش ئێمە خەریکە کۆتایی دێین لە ڕووپێوی کۆمەڵایەتی و ئابووری ئەوە کە لە ساڵی با بڵێن یەخود نیوەی دووەمی ساڵی 2023 دەستی پێکردەوە بووم نزیکانە کۆتایی دێت بۆ ئەوەی ئێمە لە مەودووە کار بە ژمارەی نوێ بکەین و نەخشەیەکی ڕوونی ڕێژەی هەژاری عێراقمان لابێتوە. لەوە دەزانین کە کام پارێزگای عێراق لە هەموویان هەژارترەوە زۆربەی ڕێژەی هەژاری کەوتۆتە کوێی قەزا و ناحیە و پارێزگەکانی عێراقدا. بۆیە ئەم ژمارانەی ئەمڕۆ هەن ژمارەی ساڵانی ڕابردوون هیچیان ژمارەی ئێستا نین و ئەو ڕێژانەی کە ئاماژەش بەوە دەکەن کە هەژار با بڵێن لە عێراقدا ڕێژەی هەژاری 20.5 ئەمە ئامارێکی کۆنە و ئێمە دەبێت چاوەڕێ ئەو ڕووپێوە بکەین کە لەسەر ئاستی ئابووری کۆمەڵایەتی کراوە. بەرامبەردا ئێمە چەند ئاماژەیەکمان هەن و ئەومان پێ دەڵێن کە بە پێچەوانەوە ڕێژەی هەژاری لە عێراق کەم بووەتەوە و ئەم کەمبوونەوەیش بە دڵنیاییەوە بەهۆی سیاسەت و ڕێوشێن و ڕێکارەکانی حکوومەتی ئێستای عێراقن بە تایبەتی لەمەوەی دو ساڵدا لە ساڵی 2022 و ساڵی 2023 و ئەم ساڵیش لەو ماوەیە کە تێپەڕیوە ئەو ڕێکار و ڕێشوێنانەی گرتوونمانەتە بەر بریتی بوون لە زیادکردنی ئەو کەسانەی کە با بڵێن دەکەونە نێو تۆڕی چاودێری کۆمەڵایەتی کە تاکو ئێستا 1,250,000 با بڵێن خانەوادە و ماڵبات لە نێو ئەم تۆڕەدا هەوڵمانداوە سەبەتەی خۆراکی باشتر بکەین و پێداویستی زیاتری بخەینە ناو و لە ڕێگەی کارتێکی تایبەتی ئەلکترۆنیەوە بکرێت و هەروەها زۆر و بابەتی نێوسەبەتەکەش زیاد بکەین. ئەمەش بە گوێرەی باسم کرد کارتی خۆراکیەوەیە. ئەمە لە بۆ خێزان و ماڵباتە هەژارەکان کاری زیاتریشی بۆ کراوەواری پەروەردەش باماشەوە. باشە کەواتە بەپێی ئامارەکانی ئێوە ئەگەر ڕێژەی هەژاری دابەزیوە لە 125 نییە کە ئامارەکانی ساڵانی پێشووە بە چه ڕێژەکە کەمی کردوتەوە بۆ ئەم ساڵ و هەروەها ئەو پارێزگانەی کە ئاماژەی پێدەکەی زۆرترین پارێزگاکان کامانن کە ڕێژەی هەژاری و بێکاری تیاندا بەرزترە. ئێوە چۆن پۆلێن بەندیتان کردووە؟ أنا أشرت في ثناء الحديث منوكو ئاماژەم پێکرد ئێمە تاکو ئێستاش پشت بە ئامارە کۆنەکان و ئاماژە و ڕووپێوە کۆنەکان دەبەستین بە گوێرەی ئەوەی کە پێشووتر هەبووە پارێزگای موسەنا زۆرترین ڕێژەی هەژاری لە نێو عێراقدا تێدایە کە لەو پارێزگایە سەدا بابڵێن 52 بەڵام ئەمە ڕێژەیەکی کۆنە دوای ئەوەش پارێزگاکانی باشوور وەکو دیوانیە و پارێزگای زیقار و لە ناوچەکانی دیکەش پارێزگای نەیناوامان هەیە کە لەوێ ڕێژەی هەژاری گەیشتووەتە 132 ئەمەش بەهۆی ئەو بارودۆخی کە پارێزگای نەیناوا پێدا تێپەڕی بەڵام جەختەوە دەکەمەوە. ئەمانە هەمویان ئاماری کۆنن پێشبینی و مەزەندەی ئێمە بۆ ئاماژە و پێوەرە نوێیەکان بە گۆرەی ئەو
کە بەم زوانەتەوە دەبێت ئەوەیە کە ئەنجامی زۆر جیاوازمان دەبێت لەوەی پێشتر هەبوو. باشە زۆر جارڕخنەوە دەگیرێت لە حکوومەتی عێراق لە وڵاتێک لە عێراقێک کە خاوەن سەرچاوی زۆری سامانی سروشتیە و هاوکات داهاتێکی زۆر دێتە ناو عێراقەوە بۆچی خەڵکەکەی بەردەوام بێکارن بۆچی بەردەوام لەژێر هێڵی هەژاریاوان ئەم کێشانەی کە دروست دەبێت دەرەنجامی چین ئایا پلانەکانی حکوومەت لەم بوارە بۆ نەیتوانیەوە شوێنی خۆی بگرێت؟ حقيقة نحن نتحدث دائما أو دائما إما هميشة باس لشتيك دكين ياخد أوانك قصة دكين ورخنا دكرن باسي شتيكي دياري كراو دكين في جانب الدخل أوش أوي كهجاري بودا بس نو كداهاتي مادي تاكسن بلام خوي هجاري فرر رهندا وتانيا بيوندي دار نير بوي كداهاتي كم وهرتاكي بالإضافة إلى الدخل والمورد زقال داهات ولو بجوي كهولاتي هيتي ديوي تندرستي يشمل الغذاء أيضا هذه الأبعاد أو هذه القطاعات أم رهندانا همويان دسنجير باري أو أماران بدأت تشهد تحسنا دمش بس لوج بكم كم أو صالي رابردو لا عراق بيشو تسو وتواني بتزور كلام كشانة على سب أمش بهوي سقام كريو سقام كري أمني بيت الأمورية خد سياسي همو أمانة بشويه كي أريني لسر ديمانكا نحن في وزارة التخطيط وزارتي إعداد خطة التنمية الخمسية لسنوات لبلاني بين صالة بوصالاني التي سنطلقها قريبا إن شاء الله. هذه الخطة أخذت باعتبار الواقع العراقي بكل تفصيل. واقع العراق من تيدا لبرساو قرتوا وتوابي كرتكان من لبرساو قرتوا آلنقاري كان من باس كرتوا وتواني ومانا بيبك الشكام ببين أمان تشمان بوماوي بين صالدان بو أوي لو بين صالة دائما بتوانين كاري لبيشين كان زيب زيب كين بقويري أو باولين شتاني لبردس ماندان وحكومت بيت ياخد كرتايبت باشە بەڕز هەنداوی هەژارترین پارێزگا لە عێراق کامەیە ئێستا بەپێی ئامارەکانی خۆتان؟ هي القضية ليست قضية اعتقادات. بابتك ليردا براسي بيشتي بورديه چونکە ئێمە پێویستە چاوەڕێنوێتی ئەوروپیەکانی خۆمان بکەین بە شێوازێک ئەوروپیە ئامارێکی واقعیمان بدەێت بەڵام لە بەرامبەردا من دەمەوێت ئاماژ بۆ بکەم هەموو ئەو پارێزگایانەی کە لە ڕوپێوەکانی ڕابردوودا ئاماژیان پێ دەکرێت ئەوەی زۆرترین ڕێژەی هەژاریان تێدا بێت جموزۆڵێکی گەشە پێدانیم بخۆ بینیوە جموزۆڵێکی باشە بەتایبەتیش ئەگەر باسی پارێزگای موسەنا بکەین کە بەگوێرەی ئامارە کۆنەکان هەژارترین پارێزگای عێراق بەڵام ئێستا زۆڵێکی وبەرهێنان لە پارێزگاکەدا هەیە پێوەرەکانی بەرەو باشی و تەنانەت لە پارێزگایەکی وەکو نەینەوەش کە وەکو باسم کرد دووچاری وێرانیەکی زۆر بوو بۆ هۆی گروپەکە چیرۆریستەکان و گروپە سەکدارەکان بەڵام ئێستا پارێزگایە زۆڵێکی گەشە پێدان بەخۆی دەبینێت و بارودۆخی بەرەو باشتر دەچێت. باشە ئەگەر سەبارەت بە ژماری دانیشتوانی عێراق و کرسم مێتری ژمارەکان لا ئێوە چەندە بۆ ڕێژەی دانیشتوانی عێراق بە جیاکردنەوەی ڕێگەزی نێر و مێ لە یەکتر هاوکات ڕێژەی گەشە سەندن چەند بووە بڕیار بوو کە سەرژمێری گشتیش بکرێت لە عێراق چی بەسەر هاتکەی دەکرێت؟ نعم فيما يتعلق بعدد سەبارەت بە ژمارەی دانیشتوانی عێراق بە گوێرەی مەزندەکانی ئێمە ئەوەی کە ساڵانە ئێمە کردومانە ئامارەکان ئاماژە بۆ دەکەن تا کۆتای ساڵی 2024 ژمارەی دانیشتوانی عێراق بۆ ئەو ساڵە 44 ملیۆن کەس تێدەپەڕێنێت واتە تا کۆتای ئەم ساڵ نیوەیان لە گەزینێرن نیوەشیان بێن و ئێمە باسی ئەو ڕێژەیە کە دەکەین دەبێت ئەوە بزانین کە سەدا
50.1 نێرن و ئەو ڕێژەی دەشمێنێتەوە 49.9 لە ڕەگەزی مێن بەڵام ئێمە 2000 چاوەڕێی ئەنجامە کۆتاییەکان دەکەین بۆ ئەوەی بگەینە ژمارەیەکی ورد و ژمارەی نیشتەجێبوونیش بە وردی بزانین ئامادەکاریەکان بۆ پەڕی باشی بەڕێوە دەچن بۆ ئەوەی هەڵ با بڵێین ئەم ڕوپیوێت لە کاتی خۆی وەسەرژمێری گشتی لە کاتی خۆی بەڕێوە بچێت ماوەیەکی کەم پێش ئێستا توانیمان سەرژمێرێکی ئەزمموی لە هەندێک پارێزگا بە پارێزگاکانی هەرێمی کوردستانی شەوە ئەنجام بدەین دەرفەتێکی زۆر باش بوو بۆ ئەوەی توانای خۆمان لەو بوارە بسەلمێنین لە گواستنەوەی داتاکان و لە ئیدارەدانی کادیرانمان و وەڵامدانەوەی خێزانەکان و لایەنە حکوومیەکان لەم ڕووە بە دیاریکراوێ ئێستا چەرخۆلێکی ڕاهێنانیش دەستی پێکردووە بۆ بژمێرەکان کە لەو کۆتایی ساڵدا با بڵێین لە کۆتایی ئەم مانگە ئەم کاری خۆیان دەکەن لە دوای ئەوەشەوە ئێمە لە مانگی تشرینی یەکەم تەواوی توێژەران ڕاهێنانیم پێ دەکەن کە ژمارەیان دەگاتە 800,000 کەس و ژمارەی کۆتایی 600,000 کەسە سەرژمێری گشتی لە تشرینی یەکەم ئەنجام دەدەن. بەڵێ بەڕێز عەبدولزەهرە هەنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.